میوانمان زۆر بووەمە میوانەکانیش کە داتن بزیاتر سەرپێ من و حازرەکەن زۆریان ڕالێ بوو خاستن ماری خەزوورم ماری بابم ماری بامبرایەکانم زۆر لە دەریان دەخوارد و کە دەشاتن دەیانگۆ بەڕاستی زۆر خۆشەکە مش لەوەیەوە بیرۆکەم لۆ هات مادەمەی با مەتعەمەکی گچکە دانین عایلەی خۆمان ئیشە سەر بکەین ئەوەل جار مەتعەمەکی گچکەمان دانا لە 4-5 مێز دەستمان پێ کرد الحەمدولillah ئێستاش ئەوە دەبینی بەرەو پێشچووە و زۆر باشە و نەجاحەتی هەیە ئێستا سلێمانی جیاوازە هەولێر جیاوازە ئەوانەی مەسەلەنی عارەبەکان جیاوازە هەر کەسەوە بە دەستوری خۆی بەس ئێمە دەستوری خۆشناوەتیە لێرە جیپەمان هەیە جیپەوە سەرەکیە منبارمان هەیە تەڕات هەیە بەس تەڕادەکە کەمە تەڕات دەبی مەسەلەن بەشێک دێتن کەمە ئەوەی بشێوێ شارەزا بۆ دەزانێ حیج زەکات و لۆی هەرەگرێت پێچشمان هەیە زمانە مۆخە ئەوەی بابەتی سەرپێ هەموو شەکی لەگەردایە مەسەر نەگەر پێش ئێستا منجەرێکمان حازر کردی ئێستا دەبی بکەینە 4 منجەر لە جستانان زۆرترین خوازی لەسەرە چکە خواردنەکە بەخۆی وایە خواردنەکی جستانیە بەس سەرپێیمە یعنی ئێستا زۆر مەتعەمەکان هەیە هاوینان قەپات دەکەن زۆر مار هەیە هاوینان هەر لێ نانێ ئیمەوانیە ئیمە هاوینانیش مەسەلەن خواردنی کوردەواریشمان هەبوو سەرپێیەکەمان دووقاتی خواردنە کوردەواریەکان زیاتر ئەڕۆیش یعنی